دوجار نهێنی هێرشە موشکیەکانی ئێران بۆ سەر هەولێر ئاشکرا بوو. میدیاکانی جیهان هۆکاری پشتەوەی ئەو هێرشە ئاشکرا دەکەن کە کرایە سەر ڤیلاکەی هەولێر کە ماڵی بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای کار گروپە. ماڵپەڕی ئەلعەرەبیە کە هەواڵەکەی لە ئاژانسی ڕۆیتەرزەوە وەرگرتووە ڕایگەیاندووە دوو کۆبوونەوەی تایبەت بە غازی کوردستان بە ئامادەبوونی پسپۆڕانی ئەمریکی و ئیسرائیلی لە ڤیلاکەی شێخ باز بەرزنجی سەرۆکی بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای کار گروپ کراوە. ئەوەش هۆکاری هێرشەکانی ئێران بۆ سەر هەولێر و ڤیلاکەی شێخ باز. ئاژانسەکە باسی لەوە کردووە هەندێک بەرپرسی عێراقی و تورکی پیان وایە پڕۆژە تازەکەی هەناردەکردنی غازی هەرێمی کوردستان بۆ تورکیا و ئەوروپا بە هاوکاری ئیسرائیل بوونەتە مای تووڕەبوونی ئێران و هانی داوە بۆ ئەوەی بە موشکی بالیستی هێرشی بکاتە سەر. ئەو بەرپرسانە بە مەرجی ئاشکرانەکردنی ناویان بە ئاژانسی هەواڵی ڕۆیتەرزیان ڕاگەیاندووە هێرشەکەی ئێران بۆ سەرشاری هەولێر پەیامێکی چەند لایەن نەبووە بۆ هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکەدا، بەڵام هاندەری سەرەکی بریتی بووە لە پلانی هەناردەکردنی غازی سروشتی لە هەرێمی کوردستانە بۆ تورکیا و ئەوروپا بە هاوکاری ئیسرائیل. هاوکات بەرپرسێکی ئەمنی عێراقی ئاشکرای کردووە لە ماوەی ڕابردوودا دوو کۆبوونەوە لە نێوان بەرپرسانی کاروباری وزە و پسپڕانی ئیسرائیلی و ئەمریکی لە ڤیلاکەی هەولێر کراوە وەک ئاماژە بۆ ئەو خانووەی کرایە ئامانجی هێرشەکەی ئێران بۆ گفتوگۆکردن لەبارەی هەناردەکردنی غاز لە کوردستانەوە بۆ تورکیا لە ڕێگەی هێڵێکی گواستنەوەی نوێوە. ئەو بەرپرسە ئەمنی عێراق و بەرپرسێکی پێشووی ئەمریکی ئەوەشیان خستۆتە ڕوو باسکەریم بەرزنجی ئەو کەسەی ماڵەکەی کرایە ئامانجی موشکەکانی ئێران خەریکی کاروبارەکانی ڕاکێشانی بۆری گواستنەوەی غازەکە بووە. هەر لەو چوارچێوەیەدا بەرپرسێکی حکومی عێراقی و دیپلۆمەتکارێکی خۆرئاوایی لە عێراق جەختیان کردوتەوە لەوەی باز بەرزنجی بەوە ناسراوە کە بەردەوام لە ماڵەکەیدا میێوەنداری بەرپرسان و خاوەنکارانی بیانی دەکات کە هەندێکیان ئیسرائیلین. لەلایەکی دیکەوە دوو بەرپرسی تورکیا ئەو زانیاریان پشتڕاست کردوتەوە کە لەم ماوەی ڕابردوودا بە بەشداری کەسانی ئەمریکی و ئیسرائیلی چەند کۆبوونەوەیەک کراوە بۆ هەناردەکردنی غازی سروشتی لە عێراق بۆ تورکیا و ئەوروپا، بەڵام زانیاریان لەبارەی شوێنی کۆبوونەوەکە ئاشکرا نەکردووە. یەکێکی تر لە بەرپرسانی تورکیا ڕاشی گەیاندووە تەوقیتی هێرشەکەی سەر هەولێر جێگەی سەرنجە پێچێ زیاتر پەیامێک بێت بۆ دۆسیەی هەناردەکردنی وزە لە هەرێمی کوردستان و ئەگەری بەشداریکردنی ئیسرائیل تێیدا.